لە ئێستادا مەترسی ڕێگاوبانەکان بۆتە گەورەترین هەڕەشە لە سەرژیانی هاوڵاتیان بە تایبەت لە دەڤەری بتوێن و پشدەر. ڕێگای سەرەکی ڕانیە سلێمانی کە بە ڕێگای مەرگی سپی ناسراوە ڕۆژانە بینەری چەندین ڕوودا و کارەساتی دڵهەژێنی لە سای ئەو دەسەڵات حکومڕانیە بێباکە. ئەوەی جێگەی داخ و ئەسەفە لە دوای ئەم ڕووداوانە هیچ بەدواداچوون و کارێک ناکرێت بۆ ڕێگریکردن لەو ڕووداوانە. هیچ بیانوویەک نییە لە چاک نەکردن و بەردەوامی ئەو وێرانیە، تەنیا ئەوە نەبێت حکومەت و دەسەڵاتداران بێباک و بێبەرپرسیارەتین. ئیدی حەق وایە خەڵک بڕژێتە سەر شەقامەکان و چیتر ڕێگە بە گەندەڵی فەسادی و ئیداری وێرانەی نەدەن. بۆیە داوا دەکەین: یەک، خەڵکی دەڤەری بتوێن و پشدەر لە داواکاری گشتی سکاڵا لەسەر بەرپرسە حکومیەکان پەیوەندیدارەکان تۆمار بکەن. دوو، ناو و وێنەی کەسانی بەرپرس لەسەر جادەکان بکێشرێت و بنووسێت. سێ، ئەگەر حکومەت هەر بێباکە داوا لە خێرخوازان دەکەین کە چاڵ و شوێنە مەترسیدارەکان نۆژەن بکەن و چاک بکەنەوە. چوار، پێویستە خەڵک چیتر قبوڵی نەکات و بڕژێنە سەر شەقامەکان، ئیدی ڕێگە نەدەن ئەو دۆخە پڕ لە وێرانەیە و نەهامەتیە بەردەوام بێت.